سڵاوتان لەبێ خۆشەویستان. وەکو زانین وردە وردە نزیکە بینەوە لە جەژنی قوربان. هەندێک لە هاوڵاتیان یاخود بەشێکی کەمیان وردە وردە ئامادەکاریەکەن بۆ جەژن. بەڵام ئەوەی کە ناتوانێت ئامادەکاری بکە، ئەوەی کە ناتوانێت پێدا بچی جەژن بکڕێت، هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتن. ئێمە دەمانەوێت بەرنامەی ئەم جارەمان تایبەت بکەین بەوەی کە چۆن بتوانین ئەو کەسانەمان کە باری ژیانی مامناوەندە یاخود باری ژیانی باشترە هاوکاری هەژار و لێخۆمانەوان بکرێت. چەندین حەدیث و ئایەتمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسیەوە کات کە چۆن ماڵ بەبەخشین کەم ناکات، چۆن لە ڕێگەی ئەم حەدیثانەوە لە ڕێگەی ئاەتە پیرۆزەکانەوە ئێمە وا لە خۆمان و چواردەوەمان بکەین کە زیاتر ببەخشین بە هەژاران بە تایبەتی کە لە ئێستاە بەرەجەژنانە و زۆر خەڵکی هەژار هەیە پێویستی بە هاوکاری و دەستگیرۆیی ئێمە هەیە. ئێمە پرسیارانە ئەم بابەتانە لەگەڵ هاوڵاتیانە گفتوگۆکەین ئێوەش بینەری بەرنامەکە بوو. پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام فەرمێت ماڵ بەبەخشین کەم ناکە. ئەگەر ئێمە بە پێی یاسا و ڕێساکانی ئیسلام بڕۆین پێم وابێ فەقیر و هەژار نەمێنێ. ئینسان هەتا ببەخشێت زیاتر هەست بە ئاسوودەیی ئەکات. بن جای وا شتێکم کرد بە خێشتێ شەشقات هاتووە جێگە. هەروەڵا هەرکەس ببەخشێت خوا دڵ و دەرونی فەرعەکا و دڵی خۆشە. دڵیەکە خۆشکا خوا دڵیەویش خۆشەکە. تا چەند گرنگە لەم جەژنانەیە کە بەرە جەژنانە و خۆمان هاوکاری خەڵکی زۆر دەستکورد بکەین و کەسانی کە پێویستیان بۆ نمونە بە نانی جەژنە بە جلوبەرگی مناڵە بە خواردنی سەرەتاییە، یعنی تا چەند گرنگە دەستمان بە هەژارانەوە. وڵای بۆ زۆر گرنگە خەڵدەسی بە هەژارانەوە بۆم خاصم بۆم جەژن قوربانە زۆر گرنگە خەڵدەسی بە هەژارانەوە بێت. چیت هەیە بەو دەوڵەمەنانەی یان بۆ کەسانەی یارمەتی هەژاران دەدەن یان هاوکاری هەژارەکەن؟ وڵایی ئەگەر دەوڵەمەند شتێکی باشە گەرە لەم جەژن قوربانە یارمەتی هەژاران بدا، لە ڕێکخۆدا یارمەتی هەژاران بدا زۆر شتێکی باشە. زۆر جار بیستمان ئەو کەسانی کە ئەڵێن شتمان بەخشیوە یان لەبەر خوا شتێکم بەخشیوە بە کەسێک دوای هەر لە دوای با بڵێن چەند ڕۆژێک شتێکی باشتر هاتوۆتەوە شوێنی، یان لە شوێنێکی کەوە شوێنی ئەو بەخشینە پڕ بۆتەوە. خۆی تۆ ئەگەر شتێکت بەخشی خوات تەمام پاداش دەگاتەوە، تۆ شتێک بەخشێر خوا پاداشتی دەگاتەوە. تە نەترسین لەوەی بڵێم ببەخشین ماڵمان کەمەکان. ناوەڵا خەڵک چۆنە لەوە ترسێ تۆ هەرچەنە بەخشی خواسیەوە نێتر دەداتێت چوارەوە نێتر دەداتێت. ترێ ناکرێ خوا بۆ بەخشندەیی خۆی تۆیە کە لەبەر خاتری ئەو بەخشیوتە ئەو بە تۆی نەبەخشێتەوە. ناوەڵا شتی وا هەر نەبوو نەکراوە بەسە لێ ڕۆژا بەخشین شتێکی زۆر عیبەیە لەبەرەوەی وایە بەخشی و کامیریەکەوا دەبەردەم ماڵەکەەوە ئەلەم نەخۆشی کۆرۆنا بمان دەرکەوت لەم کەرنتینە ئەڕۆی کیسێکی برنجێ بەخشی مەسئولە کیسێکی برنجێ بەخشی کەسەر چی سێر دەگەر حیای ماڵەکەیە برد شتێکی زۆر عیبەیە حیای ماڵەکەیە برد ئەڕۆی ڕاستمیە گرتە بەڵام نیەتەکەمان بۆ خوا بێت کە بەخشیت بۆ خوای بەخشی مێ لە کەس پێ بزانێت کە تۆ بەخشیت بۆ ڕاستمێگری بۆ تەسووریەکەی ئێستا ئیشەکەوایەوە سەراتە بێتە توجارەت بەخشینەکانش درێت توجارە لەم ڕۆژە نیەتەکە بۆ خوا بێتاوەکو پاداشتەکەیشی خوا بداتەوە. وەڵای ئەوەی بەو شێوەی بەخشە بێوە ناوبانگ و هینی خۆی بێ بەیاگان نەچاکەیەوێ نەپاداشتیە لە لای خوا تۆ ئەگەر بەخشیت بۆ حیای ماڵەکەەوەی زۆر کەسەی سەر سەیرەکەی لە پەیجەکانە سەیرەکەی بڵاوێکاتەوە کە کیسێکی برنجە بەخشە یا کۆمەکی زۆر کەمەگەڕاتە سووریەکانەکە حیای ماڵەکەەوەی تۆ بۆ بارە حیای ماڵەکەەوە ئەو ماڵەوای وەسەر هاتووە ئەگەر بیشێ یارمەتی بێ حەز ناکە لەبەر تۆ کامیریەک بۆ دواتوە. پێشەکی حەمد و سەنا و سپاس بۆ خوا خەڵکێکی باشمان هەیە لەم شارە و ئەو کەسانەی کە هەیەی بیبەخشێ پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام فەرمێت ماڵ بەبەخشین کەم ناکە. تێگەی ئەوە شتێکی چاکە ئیتر وەڵای لەوە چاکتر هەر نابێ. باشە ئێستا توێژینەوە کراوە لە ڕووی عیلمیەوە ئەو کەسانی کە ئەبەخشن بە هەژار ئەو کەسانی لە ماڵ و سامانی خۆیان نەبەخشن ئەڵێ کامەرانی و ئاسوودەیی بۆی هێنرێت جگە لە بەخشین و کامەرانیەکەی کە لە قیامەت دەستێکەوێت لە دنیایشا لە دنیا هەتا شەوێژ وەڵایی قەسەم بەخوا بەڕەحەتێخەوێت دڵی ئاسوودەیە اینجا کونێ ئەو خەمانشی کە بیبێ قەسەم بەخوا خوای گەورە لەسەری لابە. ئێستا زۆر کەسیشەیە ڕەنگە کە گوێ لە ئێمە بێ ڕەنگە نمونەی لابێ هەر کەس لە ئاسی خۆی و کە شتێکی بەخشیوە دواتر بە شتێتر بۆی پڕ بۆتەوە. قوربان خۆی دووشت هەیە ئەنانێتەکە بۆ ئەڵا بێت ئەنانێت شەرتە بەڵام بۆ ئەوی بیبەخشیت و تۆکو پێغەمبەر فەرمێ سڵ عەلەیهی وسەلەم یا خوا فەرمێ
قورعانەیە خوێنیتەوەڵی وەڵی کە کردم لە بەرخاسی تۆ بوو ئەلە درۆ کرد ئەگەر بۆ خوا بێ ئەوە تەواو بەڵام ئەبێ نەزانیت دەستی ڕاستی بە دەستی چەپ وەکو منە تێ بەسەلا بیکەیت حاڵیسان مخلیسان بۆ خوابی وەڵی چۆن هەڵارە وەڵا بۆ ئەوەیە تەواو قسەکەی جەنابدا پێت وایە ئەو کەسانی کە ئەبەخشن هەمیشە بەرەکەت لە ماڵیانە زیاترە چۆن ئەی پێغەمبەر نافەرمێ ئێستا چی پێوتی ماڵ بەبەخشی کەم ناکە وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف وتیان تۆ مەلە شێ وتی قەسەم بەخوا چیم دەست دەکەوێ بەخشمە بەیانی خوای گەورەی خاتەوە شوێنی وایە جەژنیشە خۆ دەزانی ڕەنگە ماڵ هەبێ پێویستی بە چکلێت بێ بە نانی جەژن بێ ئەمەی تۆ بدێ و پێغەمبەر حەدیسەکە وا ئەفەرمێ ئەڵێ ئەم نۆ مینێ حاجیانە چاکترین کارەکە بیکەی ئایا لە ڕووی ڕۆژۆ کە ماڵی نێبی بەخشی ئایا ئەوەی کە ماڵی هەیە بیبەخشێ ژیان فترێکی زەمەنیە و تێپەڕێ بە دڵنیاییەوە هەمومان مردنێکمان لە ڕێگەیە جا ئەو کەسانەی سەرۆت و سامانیان هەیە و لە خۆیان زیاترە پێویستە بیبەخشن کەسانێکی کە ماڵی کەسانێکی کە ئاوەدانکەنەوانێ ئەمە کارێکی زۆر باشە چاوی ئینسانیش بەڕاستی تێر نابێ بە تایبەتی ئەم دەسەڵاتەی ئێسا ئەو دەسەڵاتەی دەڤەری زەرد بە تایبەتی بە هیچ شێوەیەک بەرپرسەکان چاویان تێر نابێ و هەمیشە چاویان لە پڕکردنی گیرفانی خۆیان و نەتەوەقیان هەموو چەسانۆتەوە بە شێوەیەکی زۆر ناڕەوە زۆر باش ئێستا زانین بەرەو جەژنە ڕۆین خەیرانی دارایش بەرەکی وڵاتی ئەمەی گرتووە خەڵکێکەیە ڕەنگە پێویستی بەوە بێ نانی جەژنی بۆ بکڕێ یان جل بۆ مناڵەکەی بکڕێ تا چەند پێویستە ئێمە تەنها چاوەڕێی دەوڵەمەند نەبین خۆشمان لە ئاستی خۆمانە ئەو کەسێک بۆ نمونە کە باری ژیانی مامناوەندە هاوکاری کەسە زۆر هەژارەکان بکات بە تایبەتی بۆ نمونە 15,000 پێ بدا بۆی پێداویستی جەژنی پێ بکڕێ ئەگەر ئێمە بە پێی یاسا و ڕێساکانی ئیسلامی بڕۆین ئیسلام بڕۆین پێم وابێ فەقیر و هەژار نەمێنێ چونکە هەر چاوی لەوە نییە تەنها خۆی تێر بێ و خێزانەکەی خۆی تێر بێ بەڵکو ئەگەر خۆفێکی لە دڵا بێ ئەگەر چاکەیەکی لە دڵا بێ پێویستە ئەو پارەی لە خۆی زیادە بیبەخشێ بە فەقیر و هەژاران یعنی هەر چاوی لەوە نەبێ کاسەی خۆی پڕبێ بە پێی حەدیسی ئەو کەسانی کە بەخشن ماڵیان بەرەکەتی زیاتر تێکەوێت بە تاچید وایە بە تاچید هەتا ببەخشی بەرەکەت زیاترە بێت زۆر کەسەی هەر ڕەنگە نمونەی خۆی بێنێتەوە بڵێ من کاتێ شتێکم بەخشیوە لە مدەیەکی زۆر کەما شتێکی لەوە باشترم بۆ هاتوۆتەوە پێش بەوە باشتر پڕبووەتەوە بەڵێ بەخشین کارێکی زۆر باشە وەکو وتم ماڵی کەسێکی کە ئاوەدانەکەیتەوانێت یعنی هەر چاوت لەوە نەبێ خۆت تێربی پێویستە ئەوەی کە لە خۆ زیاتر بیبەخشی و خەڵکانێکی کە پێویستیان پێیەتی پێویستیەکانیان پڕ بکەیتەوانێت چی دێ بۆ خەڵکانی کە یارمەتی هەژارانە پێشەکی بە خێراتتان ئەەکەم هیوادارم هەموو کەسێک ئەگەر بە پێی توانای خۆی هەرچی هەبوو یارمەتی هەژاران بدات لەبەرەوەی بەرە جەژنان و خەڵک پێویستی بە یارمەتی و هاوکاری هەیە زۆر باشە تەمان بەپێی کۆمەڵی حەدیث وایەت کە ئێمە مسلمانین باز لەوە کاتە و کەسانی کە لە ماڵ و سامانی خۆیان نەبەخشن جگە لەوەی ماڵ و سامانیان کەم ناکە بەرەکەتی زیاتریش تێکەوێت خۆی گەورەش هەر بەو شێوەیە فەرمێت هەر کەسێک بە سەدەقە ماڵ کەم ناکات پێویستە سەدەقەکەین بۆی چەندایی زیاتری بکەیاتەوە خۆی گەورە باشە جگە لەوە ئێمە زانین ئێستا بەرە جەژنانە ڕەنگە خەڵکێک هەبێ پێویستی بەوە بێ نانی جەژنی بۆ بکردرێ پێویستی بەوە هەبێ جل بۆ مناڵەکانی ینی ئەم هاوکاریانە کە ڕاستە بچووکن بەس ڕەنگە زۆر زەرور بوون بۆ کەسانی کە لە جەژنا پێویستیانە بۆی خەز بە کەمینەکەن لە ئاستی خەڵکی ترە وڵی هیوادارم هەموو کەسێک یارمەتی خەڵکانی فەقیر بێدا چونکە پێغەمبەری سەلام ئەمە فەرمێت ئەگەر خێر بکە چاکە بکە ئەگەر بەلێتە خورمایەکیش بێ ئیتر گرنگ نییە تۆ بە پێی توانای خۆت بیکەی ئەڵێن زۆر جار و کەسانی کە ئەبەخشن کامەرانتر و ئاسوودەترن وەک لە کەسێک کە زیاتر دەست بە ماڵەکەی خۆیەوە هەتا وەکو ماڵ بیبەخشی ئینسان مرتاحە بێت لە مەسەلەی معنەوی خۆیەوە ئینسان هەتا ببەخشێت زیاتر هەست بە ئاسوودەیی ئەکات زۆر سپاس بەخێر مامۆستا سڵاوت لێ جەنابەت چیت هەیە بۆ کەسانی کە لە ماڵ و سامانی خۆیان نەبەخشن بە هەژار بە نەدار ینی بە بەردەوامی دەستیان بە فەقیر و هەژارەوە وەڵای هیوادارم شەڵا خۆی گەورە
چەندێکیەوە بەوان ئەوەش ئەو نەبن بە فەقیر و هەژار فەقیر و هەژار تۆزێک کەمە بێتەوە لە ڕۆمانشردی ڕۆژانەیان دابینکەن پارە هەموو شتێ نییە کەس نایباتە قەبرەوە لەگەڵ خۆیان وایە یان نا زۆر کەسە بیسین ئەڵێن فلانە کەس مرد دنیا سەرۆت و سامانی دەداوە جێماوە ڕەنگە مناڵەکانیشی زۆر نەیکەن بەخێر بۆ خۆی یعنی هەر خۆیانەی خۆن و لەو لایشەوە ئەو چوەتە شوێنێکی کە حسابات و ئیتر خۆی گەورە خواسەبی خۆی لەگەڵە ئەگەر بەست و ئیشوکاری باش بوو یارمەتی یا بێتەوە لاولا خۆی گەورەش لەو باخێکی گەوری بۆ دروستەکە و ئەگەر نەجبێ خۆی گەورە جگە لەوە حەدیثەیە کە فەرمێت ئەو کەسانی کە ئەبەخشن هەمیشە ماڵیان بەرەکەتدارترە و ماڵەکە ماڵ و سامانیشان بۆ بەخشینە قەت کەم ناکە بن جای وا شتێکم کردو بە خێشتێ شەشقات هاتۆ جێگای شەشقات هاتۆ جێگەی خۆی گەورە شەشقاتی بۆ پڕ کردومەتەوە باس لەوە کرێ و کەسانی میشە کە بەخشن تەمان بەپێی توێژینەوە من پێشەوەی بێمە بەرنامەکە چەند شتێکم بخێنەوە توێژینەوە کراوە لەسەر و کەسانی کە بەخشن کامەرانی و ئاسوودەی زیاتریان هەیە وەک لەو کەسانی کە وایە تەبان خۆی گەورۆن ئەوەی کە دڵیان خۆشەکە ئەوەی کە دڵی فەقیر خۆشەکە کە یارمەتیانێن کە شتیشان بۆکرد بەم بەرەجەژە خاستن ئێستا تۆزێ مەعاش کەمە خەڵکە بە پێویستی بە خواردن بێ گۆر هەیە پێویستی بەخۆی بەخوا هەیە بڵێم بایەکە چاوەڕی برنجی بایەکە بێ کە کەس نایخوا ئەوەی خوا خۆیە دیجێ یارمەتی چی با بۆی بەرێوە ماوانە بەخشن بە هەژار یارمەتی هەژارانە دەرهاوکاری لێکم دەستخۆشیان لێکم سپاسیانەکەم دەستخۆشیان لێ جگە لەوە کۆمەڵی حەدیثمانەیە باز لەوە کە ئێمە وەکو موسڵمان هەر کەسێ ببەخشێ ماڵ و سامانی هەمیشە بەرەکەدارترە قەت ماڵ و سامانەکەی بەو بەخشینە کەم ناکەم بە تاکید زیاکە کەم ناکەم زۆر کەس هەیە باز لەوە کات دەڵێ کاتێک کە ئەبەخشم هەست بە ئاسوودەیەکەم هەست بە کامەرانیەکەم تۆ خۆت هیچ حاڵەتێکی وات هەبوو بەسەر بێگومان زۆر حاڵەتی وام هەبوو زۆر مرتاحبووم پێی هەستی کردە جیاوازە لەوەی لە کاتەکانی زۆر جیاواز بوو لە کاتەکانی کرد باشە جگە لەوە زۆر کەس باز لەوە کاتەمان زۆر بە ڕەنگە خۆمان نمونەمان زۆر لابێ کاتێک شتێکت بەخشیوە دوایی هاتۆتەوە شوێنی ئەو شتە ینی هەر لە دنیای قیامەتەکە نا بە زیاوە هاتۆتەوە شوێنی خۆم چەند جار تەجروبەم کردو تەجروبەت کردووە هیچ حاڵەتێکت هەیە بۆمان باس بکەی شتێکت بەخشی بێ دوای شتێکی ترات بێتە شوێنی پێم خۆش نییە وەگەوەی کە بەخشینێ بەخشیم و باسی کرد تەژیعکردن دەزانم تۆ نیەتەکە دەو کاتە بۆ خوددا بوو هەر هەموو کاتەکان تاکیدم چەند جارێک من تەجروبەم کردووە کە یارمەتی کەسێکە ماوە زۆر لەوە زیاتر تۆجی جگە لەوە حاڵەتێکی تر هەیە ئێمە خەڵک ڕەنگە زۆربەی مامناوەند بێ ئاستی ژیانی مامناوەند بێ تا چەند گرنگە خەڵکی مامناوەند هاوکاری هەژارە زۆر دەستکورتەکان بکە بۆ نمونە بەتایبەتی لەم جەژنەیە خواردنیان بۆ بکڕین جلوبەرگ بۆ مناڵەکان سەد گرنگە لە سەد گرنگە بە پێی توانای خۆت ئەوەی کە لە دەست دێ هاوکاری خوارد خۆ بکەیت هەموو کات لە خوارد خۆمانەوە هەیە ڕەنگە 15,000 زۆر نەبێ بۆ ئێمە بیبەخشین بە هەژارێک خواردنێکی کیلۆوێ گۆشتی بۆ بکڕین بەس جێگا ئەگرێ بۆ کابرای فەقیر جێگا ئەگرێت ئەو جەژنەی قەت لەبیر نەچێتەوە کە بۆ شێوازە تاکید هەتا دەستبەری مریشکێ بکڕی کیلۆ گۆشتی بۆ بکڕی 10,000 15,000 بیتێ پێم وایە خێریی گەورەیە و نەبراوەیە خۆمان بە کەمی نەزانین بەتاکید زۆرە هەر کەسێ لە دەستی بێ زۆر لەوەش کەمتر بات هەر بەلای منەوە شتێکی زۆر باش بەلای منەوە وەکو حەدیسەکەش ئەڵێ لە 100% ڕاستە شتێکی جوانە هاوکاریکردن هەچەندێک کەم بێت هەر زۆر چاکە بەلای منەوە هەژار با و خێر بکات خوا دووەنێکە خاتەوە جێ و بەرەکەت یەخەوێتە ماڵ و سەروەتی ئەو کەسە قەت لەوە نەترزێ بڵێ ماڵەکەم کەمەکە قەت کەم ناکات زیاکە کەم ناکە باشە ئەم جەژنە و کۆزانین قەیرانی داراییە خەڵکێکە ڕەنگە زۆر فەقیر بێ پێویستی بەوە بێ نانی جەژنی بۆ بکردرێ پێویستی بۆ جلوبەرگ بۆ مناڵەکەی بکردرێ لە توانایە بێ یارمەتی هەر کەسێ بعد خوا زۆر بە چاشی قەرەبووی بۆ کاتەوە یارمەتی شێ بەڵام یەک حاڵەت هەیە من حەزەکەم باسی بکەم لەگەڵ تۆ وەکۆزانین خەڵک بڕێکی باشی هەیە مامناوەندە ئاسی ژیانی ئاساییە هەیە زۆر فەقیرە تاشان گرنگە و خەڵکانی کە مامناوەندن بە بڕێکی کەمیش بێ بە هەژار ببەخشن بۆ منە 15,000 پێ بدا بۆی جژنی پێبڕ وەڵایەتر هەر کەس بە پێی توانای خۆی ئەگەر یارمەتی دراوسەیەشی کەسێکی بعد شتێکی باشەکە و خوش قەرەبووی بۆ کاتەوە ڕسق و سەروەتی زیاد زۆر کەس باس لەوە کاڵێ کاتێ بەخشیومە هەستم بە کامەرانی و ئاسوودەیی کردووە تاشی دوایە ئەو حاڵەتت بینی وەقت باڵێرە وەڵام
هەڵەوە من کە یەکێک نیەتی یارمەتیم پێی ئەگەشتم هەست بە جیاوازی بتوانم ئارە وەڵڵا هەست بە جیاوازی ئەەکەی کە ئەو ئاسوودەیەهی ئەو بەخشینە ئارە وەڵڵا هەر کەس ببەخشێت خوا دڵ و دەرونی فەرعەکا و دڵی خۆشە دڵیەکە خۆشکا خوا دڵیەویش خۆشەکە ناکرێت تۆ دڵی کەسێک خۆش کردو ئەو خوای لەو سەرەوە دڵی تۆ خۆش ئەی چۆن ئەرە وەڵڵا لە شوێنێکەوە قەرەبوو بۆ کاتەوە بە جەزا دەیاتەوە لەم دنیاش و لەو دنیا چی دەیە بۆ خەڵک بۆ دەوڵەمەنەکان لەم جەژنەیە بۆ داوا لەو کەسانەکەین کە هەیەە ببەخشن قەت لێی نەترسن زیاکە کەم ناکە ئەم جەژنە کە خەڵکێکی فەقیر و هەژار هەیە پێویستی بە هاوکاریە پێویستی بەوەیە کە نانی جەژنی بۆ بکرێت تا چەند گرنگە ئێمە بە هاوکارێکی کەمیش بێ یارمەتیان بدەین ئەم جەژنەیان ینی هەوڵ بدەین خواردنەکەیان وەکو ئێمە خۆ قسەکەی تۆ تاوە بەڵام ئەوەی کە هەیە تێگەر بەزیل نەبێ و پولەکی نەبێ داقەت یارمەتی خۆ فەقیر خۆشارەکان بن چونکە فەقیرەکە لە شارێمان زۆرە پێشبێکار زۆرە بێداما و زۆرە بەڵامی تر نازانم ترۆکێتەوە سەر دەوڵەمەندەکان حەدیثێ ئەفەرمێ ئەو کەسەی کە ببەخشێ ماڵەکەی بەرەکەتی زیاترە وەک لە کەسێک کە چروک و ڕەزیلە تا ئەی جوایە هەچ کەسێک کە خێر و خێراتکە ماڵەکەی قەت کەم ناکە خاصن لە قوربانە چەنە قوربانیکەی هیچ لە ماڵەکە کەم ناکە دێتەوە شوێنی خۆ زۆر کەس هەیە ڕەنگە هەر خۆشمان نمونەمان لابێ لە ماوەی ڕابردووە لە ژیانی خۆمان شتێکمان بەخشی بێ لە شوێنی کەوشی ئەو شتە پڕ بۆتەوە یان بە زیادەوە پڕ بۆتەوە هەر لە دنیا وای ئەوش هەروایە زۆر کەسێ خێری کردووە شتی کردووە لە شوێنێکۆ ما بۆی پڕ کردووەتەوانێت گوێم لە کەسێک بوو باسێەوەیە کردکەی و کاتێ بەخشیومە هەستم بە کامەرانی کردو هەستم بە ئاسوودەیی کردووە ئەو کەسانی کە بە دوای ئاسوودەیە ئەگەڕێن تا چەند گرنگە بێن لە ڕێگەی بەخشین بە هەژارەوە ئەو ئاسوودەییان دەست کرد ئەوی شەرتاوە هەنێک کەسێک کە خێرەکە عنی کە کابرای فەقیرێ بینێ 150 هەیە پێی مرتاع پێی خۆشە لە دڵۆ پێی خۆش و پێی مرتاع و یاسوودێ هەڵی یاسوودا بێ و کەسانە لە یەکێک لە گۆڤارە زانستیەکان گۆڤاری ئەلعولوم باسی توێژینەوەیە کە کات کە لەسەر 46 کرێکار کراوە ئەم 46 کرێکارە هەر یەکەیان 20 دۆلاری پێ دراوە بەڵام لە ناوم 46 کرێکارەیە ژمارەیەکیان هەستاون لە 20 دۆلارەکە بەشێکیان بەخشیوە بەشێکیان خەرج کردووە بۆ خۆیان بەڵام بەشەکەیان هەموویان خەرج کردووە بۆ خۆیان لە ڕۆژی دوایی کە پرسیانیان لێکراوە ئەو بەشەیان کە بەشێک لە پارەکەی خۆی بەخشیوە وتوانە هەست بە کامرانی و ئاسوودەی زیاتر ئەەکەین واتە ئەمە تەعکید لەسەر ئەو ئاەت و حەدیسانەیە کاتەوە کە ئەو کەسەی ئەبەخشێ لە ماڵ و سامانی خۆی خی گەورە ئاسوودەی و کامەرانی پێبەخشێ هەم لە دنیاە هەم لە دو ڕۆژیشە ئێمە بەردەوامە بین بەڵام چێنێ لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵات سڵاوتان لێبێ لە دوای ناوبڕەکە هەمانوێ ئەم جارە قسە لەسەر ماڵبەخشین و هاوکاریکردنی هەژاران بکەین بە تایبەتی لە ئێستاە کە بەرەو جەژنی قوربانە ڕۆین و خەڵکانێک پێویستیان بە هاوکاری و بە دەستگیرۆی هەیە پێویستی بەوەی کە نانی جەژنی بۆ بکردرێ یاخود خواردنی بۆ بکردرێ یاخود گۆشتی بۆ بکردرێت و لە جەژنەکەی هەست بە کەمی نەکات دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین تا چەند گرنگە ئێمە هاوکاری فەقیر و هەژار بکەین ئەگەر بە بڕێکی کەمیش بێت دەوڵەمەنەکان تا چەند گرنگە هاوکاری هەژاران بکەن ئەو کەسانی کە بە دوای بەرەکەت و بە دوای ئاسوودەیە ئاگەڕێن لە ڕێگەی بەخشینەوە ئەو ئاسوودەی و بەرەکەتە بەدەست بێن هەتا ببەخشین خوا زیادی ئەکا هەتا دڵی کەسێک خۆشکەین ئەوە دەوڵەمەنیە بۆ ئێمە دەوڵەمەنی لە دڵخۆشییان نەک لە هەموو هەبوونی سەرۆت و سامان حتمما ئەو کەسانەی کە ئەبەخشن ئەزانی دڵی ئاسوودە بێ دڵی مرتاح بێ وەکو شتێکی زۆر زۆر گەورە و بە چاکی کردوێ ئەو کەسی ببەخشێ تا چەند ببەخشێت خۆی گەورە یەک تا حەوسایی داتێت لەوەڵا هەر کەسێ بازارێ خەفەتێ مشکلەیە نەخۆشیەیە ببەخشێ خوا هاوکاریە وڵا بێ حکومەتە خۆی هاوکاری کە خەڵک حکومەت دەبینین نایکات حکومەت موچە نادات بەڵام تا چەند گرنگە ئێمە خۆمان وەکو ئەو کەسانی کە بڵین باری ژیان مامناوەندە بتوانین خواردنی جەژن بۆ فەقیر بکڕین بتوانین جلی جەژن بۆ منە بۆ مناڵێک 15,000 بدەین بۆ فەقیرانە بۆی لە جەژنەکەی ئەوکو ئێمە وڵای تر ئەبێ ئەو خەڵکە هاوکاری یەکتیکە زۆر بیستومە خەڵگەڵێ جاران بۆیە دڵمان خۆش بوو هاوکاری هەبوو لە نێوان خەڵکە بەڵام ئێستا زۆر کەس
گلەی لەوە کاڵێ دڵم خۆش نییە بە ژیان ئێستا هاوکاری نەماوە ڕەحم نەماوە بەزەی نەماوە بە لەو سەرجادە بمرە کەس عەقی نییە بەسەرتەوە ڕەحم و بەزەیان نییەڵا بۆیە ئەم کۆرۆناوە هیچ شتێک نەماوە تا چەند گرنگە ئێمە بتوانین بە بەخشینی با بڵین خۆمان بە بەخشینی ئەگەر کەمیش بێ بە هەژارێک ئەو ئاسوودەی و خۆشەی کە خەڵک داوایە کرد بۆ ئەو جاران هەم بوو ئەو خۆشێ بگەڕێتەوە وەڵای ئەگەر هاوکاری یەکتریکەی خۆشە ئەگەر هەبێ ئیمکانەت هەبێ ئیمکانەت هەبێ هاوکاری یەکتریکەی خۆشە ئەمما بەس ئیمڕۆ بەخوا هیچی ئەو ڕەحم و بەزەی نەما هاوکاری یەکتری ناکە پێ دوای ئەوەی کە ئێستا خەڵک گلەی لە ژیانی خۆیەکە ئیدنی نەبوونیە و هاوکاریە هی نەبوون نییە هی فەقیریە نە موچە هەیە نە ئیش هەیە نە کار و کەسابەت ماوە نە بازار هەیە نە مزگەوت ماوە نە هیچ شوێنێک نەماوە کە خەڵک دەوڵەمەندەکان تا چەند گرنگە یارمەتی هەژار بدەن وەڵا ئەگەر بتوانن شتێکی باشە ئەیشتوان بەس خۆیان نایکەن نایکەن ئەگەر هاوکاری یەکتری بکەن وەڵای فەقیر نامێنێ ئەو نە دەوڵەمەند زۆرە لەم شارە کوردستانە دەوڵەمەندی باش هەیە بەڵام هاوکاری وەکو پێویست نییە هاوکاری نییە نەوەڵا نەماوە قەناعەت کە ئێساکیە ئەوەی ئەوانە هەوڵەدەن فەقیرەکە هەوڵ نادەیسە بڕۆ ئەوانە لە شوێنێکە خۆراکە درێ قەناعەت کە ئەوەی کە داماوە بەقەول فەقیرەکە ناچێت بۆ شوێنەکەشت وەرگرێت ئەوەی مشکلە ئەوەی کە هەیە زیاتر هەوڵە دەیسە بڕۆ ئەوەی کە هەیە دیارە لێ ئێمەوەی کرێگارین باوەڕکە هەمانە 2 ساڵە ڕست 4 ڕۆژیشی نەگەر باسی پارێژ ناکەین دەبڕۆ بۆ لای ئەو بزانە ئاڵێ چی باشە حەدیثمانەیە فەرمێ ئەو کەسێک کە هاوکاری هەژارەکە لە سامانەکەی خۆی بەخشێ بەرەکەتی زیاتر لە ماڵ و سامانەکە آخر دەستێکە دەوڵەمەندێکی ئێمەش مرۆ بۆ خوا ناگە ویستە خەڵکە یارمەت دەوڵەمەندی پاراداتە حکم بێت خۆ لەم کۆرۆنا پاریان داباکوە پارەگان چی لێکرد دان بە فەقیر پێویستە بدرێ بە دەستی فەقیر خۆی تۆ بی دێ بە حکومە ئەی چی تۆ خۆ هەموو کەسێ هەموو دەوڵەمەندی خزمی خۆی هەر هەیە کە فەقیر بێوانە هەر کەسێ بیدا بە خزمەکەی خۆی ئیتر پێویست ناکات تۆ بە دوایە بگەڕێت زۆر کەس ئێستا من پێشەوەی بێمە بەرنامەکە تێژنەیەکم خوێندەوە ئەڵێ ئەو کەسانەی کە لە پارە و سامانی خۆیان نەبەخشن بە هەژار ئاسوودەتر و کامەرانتر ئەژین وەک لەو کەسانەی کە چروک و ڕەزیل ئاخر دەخۆی ئەوە شتێکی تەواوە کابرا ئەگەر پارە بدا ئەوە شتێکی تەواوە بەس ئەزان چۆنە ئەمڕۆ شتەکە پارەدانەکەش بووە بەڕیایی وەستاگیان ئەوە نییە کابرا بۆ خوای نایگە هیچی هیچ شتێک بۆ خوای نەماوە کەم ماوە کەم چونکە چەندەها فەقیرەیە بۆ خوای شتەکە کەس پێی نازانێت بەس فەقیری وا هەیە نییە پارە ئەنێری بۆ شوێنێکی درنی لە بەرەوە خەڵک بڵێ نییە فڵان کەس خێری کرد فڵان کەس فڵان دەوڵەمەند ئەوەی کراکی نابخەوە توانێت بە شێوەیەکی جوانی نیگاو نەفەقی بەخشین بەڵام نیەتەکە بۆ خوا بۆ خوا بەس بۆ کەمی بۆ خوایە مشکلەکە ئەوەیە ئێستاکە دەوڵەمەند بۆچی پارادا بە حکومە لەبەرەوە بەیانی پرۆژێکی دەستکەوەی ناچی پێویستەکە پارە بدا بە حکومەت ئەوە خۆ بۆ خوای نەکرێتکە دادی بە حکومەت تا چەند گرنگە لەم جەژنەیە خەڵکێکی فەقیر هەیە پێویستی بە خواردنە پێویستی بەجلی جەژنە بۆ مناڵەکانی ئێمە هەر یەکەمان لە ئاستی خۆمانەوە ئەگەر شتێکی کەمیش بێت 10,000ێکیش بێ پێیان ببەخشین بۆی جەژنەکان شتێکی تەواوەڵا شتی تر لەوە باشتر چییە بێ ئەگەر هەموو کەسی ئەوە بکە هەموو دەوڵەمەندی ئەتوانێ بەڕاستی هەر کەس هەر بۆ خزمەکانی خۆشیسا هەموو دەوڵەمەندی هەر نزیکی خۆی هەیە بەڕاست ئیتر پێویست ناکە ئەمڕۆ بۆی ئەو بچێ بۆ شوێنێکی هەر کەس لە خۆیەوە ئێستا من خۆم قابلە نەزانم کێم دەوڵەمەند و کێم فەقیرە هەرێکەمان کۆمەڵە فەقیرە ناسی کۆمەڵە فەقیرە ناسێ ئیتر هەر کەس لە گەڕەکەی خۆیەوە دەست پێ بکات پێویست ناکە بچێ بۆ گەڕێکێکی تر بەڕاستی لە پارە و سامانی خۆیان نەبەخشن بە هەژار هەمیشە ئاسوودەتر و ماڵیان پڕبەرەکەترە تا چەند گرنگە خەڵکێک ئەگەر باری ژیانی مامناوەن دەیان ئەگەر دەوڵەمەندە ببەخشێ بە چینەکانی خوارەوە وەڵی هەر کەسێک ئەگەر لە هەر بارێکە باش بێیانە سەروەت و سامانی هەبێ یا هەر کەمیشی هەبێ هەر شتێک لەو شتە ببەخشێ بۆ ئەوانەی لە خۆی خواترن یامانە یعنی خوا پاداشی بە چەند قات پاداشی ئەداتەوە و یعنی شتی چاکە و ئەمانە ئینسان لەسەرەکە ئەو کەسانەیە بەخشن هەمیشە ماڵیان بەرەکەتی زیاترە حتمما ئەوانەی کە ئەبەخشن بەرەکەتی زیاترە تۆ نازانی بەس لەوانەیە ئەوانە پارەیان بە خەڵک ئەوێ ڕستەکەم کەمە بێتەوە بەڵام لە خۆی نازانێت خوا لە چه شوێنێکی ترەوە بۆی ئەگەێنەوە چەندها خەت بۆی دووبایی دەکاتەوە ئەوترێ ناکرێت تۆ ببەخشی خوا بە تۆی نەبەخشێ ینی تۆ ناکرێت تۆ لە خوا بەخشندەتربی ئیلا خوا لە تۆ بەخشندەترە بۆت پڕەکان بەڵێ وڵا دەبێت تۆ ئینسان ببەخشێ ئینسان ببەخشێت چونکە خواش پێیە بەخشێ خوا قەرەبووی بۆ کاتەوە خوا ڕزقی زیاتی دەهاتێ خۆشی نازان لە چه شوێنێکەوە یێت حەدیثی ژەیە فەرمێ و کەسانەی کە ئەبەخشن
ئاسوودەی و کامەرانی زیاتریان بۆیە وەک لەو کەسانی کە چروک و ڕەزیل حتمما ئەو کەسانەی کە ئەبەخشن ئەزانی دڵی ئاسوودە بێ دڵی مرتاح بێ وەکو شتێکی زۆر زۆر گەورە و چاکی کردبێ کەوا ئەوەنە دڵی ئیسراحەت و ئیسراحە دەکات. تا چەند گرنگە لەم بەرە جەژنانەیە کە خەڵکێک پێویستی بە خواردنە بە گۆشتی جەژنە بە جلوبەرگە بۆ مناڵ هاوکاریان بکەین ئەگەر کەمیش بێت. وەڵی هەر چۆنێ بێ ئەوە شتێکی چاکە شتی باشە یعنی ئەگەر تۆ ببەخشی لەو کاتی جەژنانە لە کاتی قاتی قڕیدا لە هەر کاتێکدا کە تۆ بۆت بکرێت چەند بۆ بکرێ بتانی ببەخشی بەبێ توانای خۆ ببەخشی پاداشتی گەورە دەبێ و دڵ ئاسوودە بێ و خوا ڕزقی تۆ بۆت قەرزین لەوەی بڵین کەمەکە قەت نا چونکە خوا ئەزانیی ئەوانەی کە مەسەن پارە ئەدەن یا زەکات دەدەن یا خەلە خۆی لە ئاەتی قورئان فەرمێ چەندەها قات حوصل قات خوا تعویزی بۆ ئەواتەوە بۆ ئەو کەسانەی ئەبەخشن. ئەوە زۆر شتێکی باش و ڕێک و پێکە و هەملای خۆی گەورە پاداشی تایبەتی خۆیەیە. هەمیشە وتری ئەو کەسانی کە هاوکاری هەژارەکەن تەمان حەدیث و ئاەتیشی لەسەرە ماڵیان بەرەکەتی زیاترە لەو کەسانی کە چروک و ڕەزیل. بەڵێ ئەو خۆی گەورە بە سەقەت تۆ خێرە پێ بیبەخشە لە ڕێخوایە خۆی گەورە ئەوەی بۆ زیاکە هەتا مەلایکەتانی خۆش دوای خێرە بووەکەن کە خۆی گەورە ماڵی بۆ زیاکە. ئەوترێ ناکرێت تۆ ببەخشی خۆیە کە لە تۆ بەخشندەترە ئەو بە تۆی نەبەخشێتەوە. یعنی چۆن؟ یعنی بۆ نمونە کەسێک دەوڵەمەندە بڕێک لە پارەکەی خۆی بەخشێ. ئەم کەسە بەخشندەی کردووە بەڵام خوا لە ئەو بەخشندەترە ئەبێ شوێنی ئەمیش پڕکاتەوە بۆ کە داوێت لەبەر خاتری خۆ طبیعی خۆی گەورە سەقات بۆی زیاکات چی لە دنیا چی لە قیامەتیشە لە دنیاشە زۆر کەس نمونەی هەیە ئەڵێ من شتێکم بەخشیوە دوای چەند ڕۆژێک شتەکە بە زیادەوە هاتوۆتە شوێنی خۆی. ئەوە شتێکی معلوم بە شتێکی دروست و ڕاستە. جگە لەوە من پێشەوە بێمە بەرنامەکە توێژینەوەیکم خوێندەوە ئەڵێ ئەو کەسانی کە ئەبەخشن هەمیشە کامەرانی و ئاسوودەییان زیاترە لەو کەسانی کە کەمتر ئەبەخشن. من خۆم شخصی خۆم ئەگەر شتێکم بەخشی بێ ینی جوان نیە ئێسەکە باسیشی تەژیع باسی کە نەگۆکو هەر خۆم لە خۆتەوە ئینسان ئاسوودەیە مرتاحیەکەگە بە دەرونی و مرتاح بێ زۆر مرتاح بێت دەرونیە مرتاحە. باشە تا چەند گرنگە ئێمە لەسەر ئەساسی ئەم بەخشینانە بتوانین لەم جەژنەیە هاوکاری خەڵکی هەژار بکەین هاوکاری فەقیر ئەگەر کەمیش چەنە بتوانین ئیشێکی باشە ئیشێکی ڕێکە خۆی گەورە لە دنیا و دنیا و قیامەتە سەرکەوتوتەکە. ئەو کەسانی کە ئەو نەریدەی حەزەتی ئیبراهیم بەجێ ئەهێنن کە خۆی گەورە بەسەری کردەوە کە کاتێک لە خەوە کە ئیسماعیلی کوڕی سەر ببڕێ حەزەتی ئیبراهیم حەزەتی ئیسماعیل سەر ببڕێ لەم حاڵەتەیە خۆی گەورە لە تاقیکردنەوەکەیە سەری خست و بەرانێکی بۆ نارد مەڕێکی گەوری بۆ نارد کە ببێ بەنەریتێ کە ئێمەش ساڵانە لە جێژی قوربانە ئەو یادەوەری بکەینەوە ئەوەی کە نانی جێژنی نییە و ئەوەی کە گۆشتی نەخواردو بتوانێت لەو کاتەیە ئەو نەریتە ئەو بەسەرکردنەوەی بەسەر کاتەوانێک کە وەکو جێژنی قوربان هەموو کەسێک واجبە لەسەری ئەگەر هەی بێت بتوانێت حیوانی بکا بەخێر. هەمیشە با بڵێمە پێی حەدیث و ئاەتە فەرمی ئەو کەسانی کە ئەبەخشن ماڵ و سامانێن بەرەکەتی زیاترە وەک لەو کەسانی کە نابەخشن یان چروک و ڕەزیل. خۆی گەورە کە کاتێک گەڵێ تۆ ببەخشە ماڵی دنیا ببەخشین کەم ناکات لە هەمان کاتە بەرەکەتە خاتە ئەو ڕزقەت ئەو پارێت ئەوەی کە ئەی بەخشیت یەک تا 600 خۆی گەورە پێدەداتەوە. نمونەشی بۆ هێناوەتووەکو گوڵەگەنمێک کە چۆن خۆی گەورە بەرەکەتی تێکردووە ئەو پارەی تۆش ئەو بەرەکەتی تی ئەکەوێت چکم خۆی گەورە ڕزقی ئەمەنە زۆرە بەرەکەتی ئەمەنە زۆرە کە بەسەر هەموو عەبدەکانیە بۆ تاقیکردنەوە ئەی ڕێژێ ئەو کەسی ببەخشێت تا چەند ببەخشێت خۆی گەورە یەک تا 600 ئیداتەوە. وەکوترێ ناکرێت کەسێک ئەگەر ببەخشێ خوا لەو بەخشندەتر نەوێ بە ئەمی نەبەخشێتەوە جارێکی خۆی گەورە خۆی بەخشندەیە کەوکو خۆی گەورە بەخشندەیە هەرچی لە پینایی خوا ببەخشی خۆی گەورە پەکرد ناخە خۆی گەورە ئەمەنە دەداتەیە کە ئەسڵەن زۆر لەوە زیاتر دەدایاتێک کە تۆ بەخشیوتە. ئاسوودەی و کامەرانی لای و کەسانی کە ئەبەخشن زیاترە وەک لەو کەسانی کە نابەخشن. زۆر ڕاستە ئەو کەسی کە هەستەکات ئەبەخشێت هەستەکات دەرونی زۆر مرتاحە زۆر هەستەکە بە مرتاحیکی دەرونی کە هەستەکات ئەو پارەی کە چۆن پیای کردووە گوێ ناداتە ئەوە
بەس کە ئەی بەخشێت زۆر مرتاحە بەوەی کە بەخشیوەتی لە ڕێی خوایە خۆی گەورەش ئاگاداری ئەوەیە زۆر لەوە زیاترایەتی کە ئەم بیری لێ نەکردوت ببەخشی هەر زیاکە ئینشاءالله ئەوە هەمووی حەدیثی پێغەمبەری لەسەر صلی الله علیه وسلم تا چەند گرنگە ئەم بەرە جەژنانە کە خەڵکێک ڕەنگە لە ئاستێکی زۆر فەقیریا بێ ئێمە هەر یەکەمان ئەگەر کەمیش بێ ئەگەر 10,000 بێ پێیان ببەخشین بۆی جەژنەکان وەکو خەڵکی عام بکەن ئەگەر نەک 10,000 بە قەناعەتی بنەگە 250 ببەخشی زەرەر ناکەی هەر قەنجاستە بەرەکەت هەر لە بەخشینە ئەتە هەر کەس بە جۆرەی ئیمکانی خۆی ببەخشی پێشەوەی بێمە بەرنامەکە توێژینەوەیکم خوێندەوە باز لەوانە کات کە ئەبەخشن هەمیشە کامەرانی و ئاسوودەیان زیاترە وەک لەو کەسانی کە چروک و ڕەزی زۆر ڕاست و دروست خۆم تاقیم کردەوە چۆ جا بێتاقەت بوومە بازاڕەوە بە ئیشم نەبووە دەستم بەسەر دوو هەتێ هێنا زۆر مرتاح بوومە هەست بە جیاوازەکە خۆم کردومە خۆم زۆر مرتاح بوومە ئەمە خۆم متەبیعن هەر کاتێ بێتاقەتە بم فەقیرە ئەبینم هاوکاریەکەم ئیسلاحەتەکەم جگەلەوە ئێمە چۆن ینی چیت هەیە بۆ کەسانی کە دەوڵەمەندن دەستیان بە هەژارانەوە ڕەنگە زۆربیان بەنیهێنی چەند فەقیرێکیان بەدەستەوەی بیانژێن و لای خەڵکیش باسی نەکەن چیت هەیە بۆیان وڵای شتێکی زۆر چاکە بە قەناعەتی من هەر کەس بە جۆرەی خۆی ئەوەی کە لەم دنیاکە خوا خەلقمە هەر کەس بە جۆرەی خۆی ببەخشێ ئیتر لە زۆر لە کەم ئەمە قەناعەت نەترسێ بڵێ ماڵەکەم بە دڵنیاییەوە بە هیچ شێوەیەک لەوە کەم ناکە بە دڵنیاییەوە هەر کەسێ ئەوێ ژیانی خۆش ببەخشێ زۆر جار من حەدیثم بیستەوە فەرمی ئەگەرەتەوێ لە بەڵاو موسیبەت و نەخۆشی دووربی ببەخشە تا ئەوانیش لێ دوور زۆر ڕاستە من خۆم ئەوان تاقی کردە هەمووشم بەسەراتەوە هەمووشی دروستە هەمووشم بین هەمووشی ڕاستە لەوەڵا هەر کەسێ بازاری نیە خەفەتیە مشکیلەیە نەخۆشیەیە ببەخشێ خۆ هاوکاریەکە چەندەها کەسە من ئەناسم دکتۆر ئیسنی یاوە لە ئێران لە تورکیا و تێتی ئەمری تەواو کۆتایی بە ژیان داتووە سووە سەدەقەی کردە هاوکاری خەڵی کردووە ئیسش لە ژیان ئەشی جەنابەت چیت هەیە بۆ کەسانی کە لە ماڵ و سامانی خۆیان بە هەژارانە بەخشن وڵی بێگومانەوە پاداشتەکەی هەلای خۆیان خواخۆی فەرمێدی کە خۆم پاداشتیانەیەمەوە و بێگومانەوەژی کە بەخشوێتی دڵنیام کە لەوەی کە هیچ کار لی کەمی نەکردووە زۆر جارڵێن بەرەکەتی ماڵیشی زیاترە و خۆیش ئەو شوێنەی بۆ پڕکاتەوە بە چەند خات بێگومانەوە ترکە ئێمە بەچی مسلمانی بە قسەی خوا کە خواگیان خۆی ئەمەی فەرموو بکاتە هیچ گومانێکی تیان نامێنێت نەترسین لەوەی کە بڵێ ماڵەکەمان کەمەکە وڵی ئەگەر بۆ ئەوەی وەڵامی و پرسیارە بینەوە سەیری هەز مردووە بکەین زین چی لەگە خۆیان بردووە ئەگە سەر و سامانەکەی بردووە ئێمەشمان بترسی بیانی زۆر جارە بینین ئەو کەسەی ڕەنگە ئەو زۆر دەوڵەمەند ئەبرێ بە تەمای ئەوە نەبێت لە دوای خۆی مناڵەکانی خێری بۆ بکەن خەتا خۆی ماوەبا خۆی بیکات چونکە دوای ئەوەی تر زەحمەتە بکرێت وڵی بێگومان تۆ شەرنیەت ئێمەش هەر خێرەکەمان هەرمادی بێ لەوانێ بە زۆر هۆکاریکە بتوانین هاوکاری کەسی کە بکەین ئێمە ئەگەر هاوکاری کەسێ بکەین و بۆ ئەوەی دوای ڕوومان بێداوا لە خوا بکەین کە لێمان خۆش بێت ئەیکە تۆ هاوکاری ئەو نەگەی خوا چۆن هاوکاری تۆکە کە بۆ هەموو تاوانەوە لەم ژیانە بەڕێەکەی جگەلەوە من لەگەڵ مامۆستاش باسم کرد ئەوترێ و کەسانی کە زیاتر بەخشن ئاسوودەی و کامەرانیان زیاتر بۆ دێ وەک لە کەسانی بێگومان هاچ کەسێکیش ئەوێ وەڵامی ئەوژۆگرێ بە تاقیکاتەوە من بێگومانم لەوەی کە وایە و چەند جار خۆم بۆ مرتاح بووم بۆ ئازارم چەشتۆ کە نەمتوانی یارمەتی کەسێک بم یان کەسێک یان لەو کاتا لەوانێ مێشکم لای خۆم نەبوو بێ یا شتێ بە کەسێ پێسی باوکاری بوو بێ یا کاتەکەم ئەوە نەبوو بێ کە هاوکاری بکەم یا توانای ئەوم نەبوو بێ لە ڕووی دەرونی و نامرتاح بوو بەڵام ئەگەر لە حاڵەتێکە هەبوو بێگومان یعنی تاوام لاتەوەمە خۆزگە بمتوانێت خۆم نەتوانم کەسێکم ڕابسپاردایە کە بتوانانی هاوکاریم کەسە بکە ئەگەر هاوکاریم کردبێت بێگومانم لێ خۆشە بەخۆمە هاتووە کە هەستم بە ئاسوودەیە کردووە لەسەر ئەساسیان قسانە تا چەند گرنگە لەم بەرەجەژنانەیە و لەم قەیرانەیە ئێمە هەر یەکەمان لە ئاسی خۆمان و ئەگەر کەمیش بێ بە کەمی نەزانین 5,000 بێت 10,000 بێ کەمی نەزانین بیدێنە فەقیر بۆی جەژنەکەی وەکو خەڵکی عام وەڵاکو کە حاجی فەرمووی لە کەم و لە زۆر هەتا ببەخشین خوا زیادی ئەکا هەتا دڵی کەسێ خۆشکەین ئەوە دەوڵەمەنیە بۆ ئێمە دەوڵەمەنی لە دڵخۆشیە نەک لە هەموو هەبوونی سەرەوت و سامان بێگومان ئێمە چیمان بۆ خۆمان خۆش بێت ئەبێ بۆ بەرامبەرەکەشمان ئەومان پێ خۆش بێ ئێمە گومانە جژنێکی خۆشکەین بە ئەوانیش جژنی خۆش بکەن لەبەرەوە وا باشترەوە پێم باشە هەچ کەسێک کە بتوانێت بەپیت ئەو توانایی هەیەی هەتا زیاتر هەوڵبا تاوکو بتوانێت شتە بۆ ئەو دنیای بکڕێت ئەمڕۆ بازاڕ گەرم کات ئێمە ئێستا لە چەند ڕۆژێکی زۆر پیرۆزان یەکێکە لەو کاتانەی کە خوای گەورە زۆر بە گەورەی باسی کردووە بۆیە هەر یەکەمان لە ئاستی خۆمان ئەگەر بڕێکی زۆر کەمیش بێ لە 5,000ەوە لە 10,000ەوە لە 15,000ەوە دەست پێ بک بۆ سەرەوە ببەخشین بە کەسانی فەقیری چواردەوری خۆمان لە کۆڵانەکەمان لە گەڕێکی پشتەوە یا لە پاشەوە
گرنگ ئەوەی بتوانین ئەو فەقیرەی ئەو هەژاری لە چواردەوری ئێمەیە بتوانێت لە جەژنەکەوەکو ئێمە هەست بە کەمی نەکات هەست بە ئاسوودەیی بکات چونکە بەپێی حەدیث و بەپێی ئاەتەکان ئەو کەسانی کە ئەبەخشن هەمیشە بەرەکەت لە ماڵ و سامانی دنیایانە ئەنجا لە قیامەتە بەرەکەت و سامانی ماڵەکەیان زیاترە بۆیە ئەگەر ئەو کەسەی بەدوای ئاسوودەی و کامەرانی ئەگەڕێ بەدوای بەرەکەتی ماڵەگەڕێ با چاوی لە فەقیر بێ چاوی لە دەستی ئەو کەسانە بێ کە احتیاج و پێویستن ببەخشێ بە نیەتێکی پاکەوە لەبەر خوا نەک لەبەر چاوی خەڵک و لەبەرەوەی خەڵک بە شان و باڵێ هەڵبەن نەخێت نیەتەکە بۆ خوای گەورە بێ نیەتەکە بۆەوە بێ کە هاوکاری ئەم فەقیرە بکە لەبەر خاتری خوا بۆیە ناکرێت کەسێ ببەخشێ بەڵام ئەو خوایە کە بەخشندەترە لە هەموو ئەو کەسانی کە لە ئەم کەونەیە دروستکراون ئەو خوایە نەبەخشێتەوە بۆ کەسێک کە لە بەخاتی خوا بەخشیوێتی پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ